حاڵەتی دزیکردن لە سنووری دارەی گەرمیان لە سەرەتای ئەم ساڵدا بەراورد بە پار ساڵ ڕووی لە هەڵکشان کردووە بە جۆرێک مەترسی و دڵەڕاوکی لای هاوڵاتیان دروست کردووە. توێژەرێکی کۆمەڵایەتیش هۆکاری زیادبوونی دزی پەیوەست دەکات بە دروستبوونی قەیرانی دارایی و دەستە بەرنەکردنی هەلی کار. ماوەیە کە دزیکردن بۆ لە حاڵەت و بۆتە دیاردە لە سنووری گەرمیاندا بەڕاستیانی دڵڕاوکی دروست کرد لە هاوڵاتیانە لە ناو ئێمەی خەڵکە کە لە بازار کار و کەسابەتمانە ناتوانین خەڵک ناتوانێت بەهۆی ئەوە سیارەی جێبێڵێ ناتوانێت بەوەی کە خێزانەکان بە تەنها بڕۆنە بازار یان شتەکە بەرەو زیادبوونەڕە داواکەین لە حکوومەت بتوانێت سنوورێدانە بۆ ئەم دیاردەیە. یەکێ لە مشکلە گەورەکان کە دزی پیا بێت کێشە پیا بێ قەیرا پیا بێ هین ئەوەی بێپارەیە هین بێ ئیشیە هین بێکاری هین بێ مەعاشیە هین ئەوەتانە پیا بووە ئەنا کەسێک نییە پارەی بێ و ژیانی بچۆتە ڕێوە بچۆ دزی بکات نەفس خۆی نەبێ ئەم چەند ساڵە بۆ نەبوو سیارە لەم دەی سەفر دیا و ماڵم دەی سەفر کە دەستی بۆی نەوە لە ڕاستیدا هۆکارەکانی زیادکردن و بەرزبوونەوەی حاڵەتەکانی دزیکردن و چوونە سەریەک و قەرزکردن و هەڵکوتانە سەر یەکتری و ڕێگرتن لە خەڵکی زۆربوونی ئەم حاڵەتانە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ قەیرانی دارایی کە ئەو قەیرانە دارایی کە زیاتر لە 3 ساڵە بەڕێکی هەرێمی کوردستانی کردووە و خەڵکی هەرێمی کوردستانی تووشی داچۆڕین کردووە لە ڕووی ئەقتصادی و ئابووریەوە و ئەمەش لە ڕاستیە بارگرانێکی زۆری لەسەر خەشانی خەڵکی دروست کردووە و ئێمە ئازانی کە خەڵکێکی زۆر تووشی مایە پوچ بوون و خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستاندا کە موچە خۆرن بەداخەوان لە کاتی نهاتنی موچەکانیان لە کاتی بڕینی ڕسق و داهاتی مانگانەیان ناچار ئەو خەڵکانە پەنا بۆ حاڵەتی قەرزکردن حاڵەتی چوونە سەر یەکتر حاڵەتی ڕێگرتن دزیکردن هەموو ئەمانە ئەکەن. لای خۆی شێوە بەڕێوەبرایەتی پۆلیسی گەرمیان لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی زیادبوونی حاڵەتی دزیکردندایە لە سنوورەکە لە هەوڵەکانیشیاندا باندێکیان دەستگیر کردووە کە دەستیان لە دزینی ئۆتۆمبیل و ڕێگرتن و ڕوودکردنەوەی هاوڵاتیان هەبووە. وتەبێژی پۆلیسی گەرمیانیش زیادبوونی حاڵەتی دزی لەم ساڵدا پشتڕاست کردەوە. مانگیەکی 2010 بەراوردی بکەین بە مانگیەکی 2017 ڕووداوەکان دزی ڕووی لە زیادبوون کردبوو بەڵام هەندێک جۆری دزی هەیە بۆ بڵین تازەیە لە پار ساڵ ئەم جۆرانە نەبوو وەکو حاڵەتی ڕێگریکردن لە ئۆتۆمبیل و وەکو حاڵەتی گوارە دزینی مناڵان. ئێمە بۆ هەردوو ئەو دوو جۆرە حاڵەتانە پلانماندانا و توانیمان بنبڕی بکەین. خۆی تاوانی دزی یەکێ لەو تاوانانەیە کە پەیوەندە بە لایەنە اقتصادیەکەوە واتە ئەو کەسی کە دزیەکە زیاتر هەدەفەکەی هەدەفی مادیە وەک لە هەدەفی معنەوی بیان هەدەفێتری هەبێ. لە سەرەتای ئەم ساڵدا چەندین حاڵەتی دزیکردن لە سنووری گەرمیان ڕوویان داوە بە تایبەت دزین و ڕفاندنی ئۆتۆمبیل و لێسەندنی پارە لە هاوڵاتیان لە نێو شاردا و دزینی گوارەی منداڵان لە نێو کۆڵانەکاندا کە تا ئێستا لایەنە ئەمنیەکان نەیانتوانیوە ئەو حاڵەتە بنبڕ بکەن. ئەگەر چی دزیکردن دیاردەیەکی قێزەوەن و یاساغە لە ژیاندا لەگەڵەوەشدا پێویستە حکوومەتی هەرێم هەنگاوی جدی بنێت بۆ گەڕانەوەی شایستەی دارایی و قوتی هاوڵاتیان لەگەڵ فراهەمکردنی هەلی کار و بنیادنانی ژێرخانێکی ئابووری بەهێز. پشتیوانوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.